بەڕێزان بۆ قسەکردنی زیاتر لە سەرتەوەری ساڵیادی شاڵاوەکانی ئەنفال میوانداری بەرز هۆشیار بەرزنجی پسپۆری یاسای تاوانی نێودەوڵەتیمان کردووە. کاک هۆشیار سڵاوتان لێبێت و سپاس. کاکە ژاربوورە سڵاو لێبێت و سپاس بۆم دەرفەتە. لە ڕووی یاساییەوە کورد لە ماوەی 32 ساڵی ڕابردوودا چۆن سوودی لە پرسی ئەنفال بینیوە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان زۆر سپاس بۆیەوە زۆر سپاس بۆم دەرفەتە. دیارە ئەمڕۆ لە 32 ساڵ یادەی مەرگەساتی ئەنفالدا تاوانی جینۆسایدی ئەنفالدا سەری ڕێژنەواژە دانێنین بۆ ئەنفالەکان. دیارە دەستپێکی یاسایەکەی کە لەسەر پرۆسەی تاوانی ئەنفال دەست پێ دەکات لە دوای ئەوەیە کە بێمە بڕیارێکی دادگای باڵای تاوانی عێراق بڕیارێکی دادگای باڵای تاوانەکانی عێراقمان هەیە کە لە ساڵی 2007 بەڕسمی ئەو دادگایە تاوانی جینۆساید بە ئەنفال ناسێنێ و ئەوەی کە ئەوەیە دەست پێ دەکات ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش بە هەمان شێوە لە ئاماژە بە بڕیارەکەی دادگای باڵای تاوانی عێراق خەوم تاوانە بە جینۆساید دەناسێنێ و پاشان لە ساڵی 2008 لە 14 پەرلەمانی کوردستان و هەروە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم تاوانە بە جینۆساید دەناسێنن. بەس بەڵام ئەوەی کە جێگای داخە لە ڕووی یاساییەوە بە دیارە ئێمە لە کوردستان وەزارەتێکی تایبەتمان هەیە بە ناوی وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوان. ئەوەی کە جێگای داخە ئێمە تاوانی ئەنفال تا ئێستا قۆناغێکی وامان نەبڕیوە لە ئاستێکی پێویست و تموو حێوایانەیە کە ئێمەم تاوانە بە جینۆساید ناسێنین. بۆچی ئێمە گرنگە دۆسیەی کەیسی ئەنفال لە ئێستادا دوو حاڵ هەیە ئیشی لەسەرکەین. یەک ناساندنی تاوانی ئەنفالە بە جینۆساید و چۆنێتی قەرەبووکردنەوەی کەسوکاری قوربانیانە لە تاوانی ئەنفالدا. ئەوەی کە جێگای ئاماژە پێکردن هەتاکوی ئێستا تەنانەت حکوومەتی عێراقی کە 32 ساڵ تێپەڕێ بەسەر و یادەیە تا ئێستا حکوومەتی عێراقی بە فەرمی داوای لێبوردنی لە کەسوکاری قوربانیان و شەهیدان و ئەنفالکراوان نەکردووە و هەروەها تا ئەم دەقێش بە فەرمی حکوومەتی عێراقی نەیناسرانوە. چی داوای ئێمە کە داوا لە وڵاتانی دەرەوە بکەین و کاری لێ بکەین لەسەر وڵاتانی دەرەوە. بۆچی وڵاتانی ئەوروپا دیارە تا ئێستا لە حەوت پەرلەمانی ئەوروپی ئەم تاوانە بە جینۆساید ناسێن. تاوانەکە خۆی بچووکە یاخود هەوڵێکی جدی نەدراوە لەلایەن حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیش بەلایەوە گرنگ نەبووە کە ئەم تاوانە بە کۆمەڵکوژی بناسێنێت. نەناسانەوە بەداخەوە من نیشانەی کەم تەرخەمیە کەم تەرخەمێکی زۆری پێوە دیارە. زۆر باشە. حکوومەتە یەک لە دوایەکەکانی یەکێتی و پارتی لە ڕووی یاساییەوە چیان بۆ کارەساتی بەناو ئەنفال کردووە. ئەوان بەرپرس بوون یاخود ئەگەر کەیسێکی وەکو ئەنفال لە وڵاتێکی دیکە وەک بەسەر گەلێکی دیکەدات بە خەمخۆرانی وڵاتە تەنها بە حکوومەتیان دەسپارت یاخود یاساناسەکان کەسانی پسپۆر لەو بوارەدا خۆیان دەتوانی شتێک بکەن. بەڵێ خۆی گرنگترین چشت بۆ ئێمە مەسەن دروستکردنی دادگای باڵای تاوانەکانی عێراق بوو لە بەغدا لە ساڵی 2005 کە دروست بوو. ئەبینی لەم دادگایە مەسەن کەیسی دووجێلمان هەیە ئەکرێتە پێش کەیسی ئەنفالەوە. باشە کەیسی دووجێل ئەم کەیسە هەمان دادگایە بڕیارەدا ئەم کەیسە قەرەبووە کرێتەوە و زیان لێکەوتووان ئەم کەیسە هەموو کارەکان جێبەجێکرێ. ئایا کەیسی ئەنفال لە کەیسی دووجێل زۆر گەورەترە و کەیسی هەڵەبجە لە کەیسی دووجێل زۆر گەورەترە. تا کورد 5 کەیسی هەیە لە دادگای باڵای تاوانەکانی عێراق تا ئێستا هیچ کەیسێک لەم کەیسانە بەڕاستی هیچ قۆناغێکی نەبڕیوە. باشە مەسەن کەیسی دووجێل بۆ بوو بە خاوەنی ئیمتیازاتی خۆی و بڕیارەکانی خۆی جێبەجێکرێ بۆ کەیسە کوردەکان نەکراوە. دیارە ئەمە ئاشکرایە بەداخەوە یعنی ئێمە نوێنەرانی کورد لە بەغا بە تایبەتی ئەندامانی پەرلەمان ئەمە ئەرکی ئەندامانی پەرلەمانی کوردە لە بەغا چونکی بمانێنەمانەیە ئەرکی پەرلەمانە کە چاودێری حکوومەتکەوە بە داداچوون بۆ بڕیارە یاساییەکان کە دەرەکرێەوە جێبەجێکرێت. بەداخەوە هەتاکو ئێستا تا ئەمڕۆ کە 32 ساڵ لەسەر یادا تێپەڕێ هیچ شتێکی ئەوتۆ نەکراوە جێگای ئاماژە بکرێت. تەنها لە 2013 حکوومەتی هەرێمی کوردستان بە نووسایەکی فەرمی بە ژمارە 958 داوای یەک جار کتابێکی کردو داوای قەرەبووکردنەوەی کەسوکاری قوربانیان و ئەنفالکراوانی کردووە. ئەمەش ئەوە ئەگەیەنێت یعنی ئێمە لە ماوەی ئەم تقریبی وایە 18 ساڵ لەگەڵ حکوومەتی عێراقیە
شەریکین و سەرۆک کۆمار لە ئێمە بووەوە چەندین وەزیرمان لاانە وەزیری دەرەوە یعنی ئێمە یەکێک لەو خاڵانەی کە بۆ ناساندی تاوانی جینۆساید قسەی لەسەرکەین وەزیری دەرەوەیە باشە ئێمە ماوەیەک وەزیری دەرەوەی عێراق خورد بووە یعنی نەیتان و پەیامێک ئازارێکی مەرگەساتێکی ئەم نەتەوەی کە خۆی کورد بۆ بیگەێنێ بە وڵاتانی ئەوروپی و کاری لەسەر کە ئەمە لە ڕێگای یاسا و ڕێگا پێدراوە چونکی لە دەستوری عێراقا ئاماژەی بەوە کردووە کە ئەو تاوانەوە مەرگەسەتانەی کە بەسەر کووردا هاتووە ئەتوانێت لە ڕێگای قونسڵەکان و یانوانێتەوە بیگەێنێت و ئێمە گە سەیری ئەوەش بکەین لە مادەی 112 دەستور و هەروە مادە 132 دەستور دوو مادەی دەستوریمان هەیە کە کورد دەنگی پێداوە حکوومەتی عێراقیش ڕەزامەندی لەسەرداوە کە باسی چۆنەتی قەرەبووکردنەوەی کە سوکاری ئەنفالکراوان ئەکات کە حەقی شایانی ئەوەن بۆیان هەیە قەرەبووکرێنەوە بەس بەداخەو نەکو قەرەبوو ناکرێنەوە بەڵکو هەتا ئەمڕۆژ ئەبینی موچەکان وەک پێویست پێ نادرێت کە کەمترین ماف و امتیازاتی خۆیانە یعنی من دەمەوێت بزانم کە بە جینۆساید ناساندنی تاوانەکە لە دادگا نێودەوڵەتیەکان و لە دادگای باڵای تاوانەکانی عێراق پێویستی بەچی هەیە کە نوێنەرانی کورد لە سەرۆک کۆمارەکانەوە تاوەکو پەرلەمانتارەکان تاوەکو ئێستا نانتوانی و کە هیچ بکەن و زۆر جار پۆستی باڵاشیان لە عێراقدا هەبووە بەڕاستی کەیسەکە زۆر گەورەیە نوێنەرانی کورد بە هەموو پۆستەکانەوە خۆیان بە بچووکتر دەزانن لە ئاستی کەیسەکەدا یاخود شەرم دەکەن لەوێ ڕاستیەک هەیە مەسەن تۆ سەیریگە کەیسی ئەنفال لە ڕووی یاساییەوە کەیسی ئەنفال هیچی کەمتر نییە لە کەیسی هۆلۆکۆست باشە ئەوە ئێمە هۆلۆکۆستە بینین ئەنجامی هۆلۆکۆست بۆ ئەمڕۆ دەوڵەتێکی دروست کرۆ لە ئیسرائیل تۆرە لە وڵاتی ئەڵمانیا یاسایەکی تایبەتی جینۆساید هەیە بەس بڵێ هۆلۆکۆست جینۆساید نییە تۆ سزا ئەدرێت تۆ بەندی ئەکرێت تۆ غرامە ئەکرێت لەسەرەوەی کە بەس بڵێ هۆلۆکۆست تاوانێکی جینۆساید نییە ئێمە هەتا ئەوە حکوومەت هێرێمی کوردستانمان هەیە پەرلەمانمان هەیە تا ئێساش خەڵکانێک لە ناو خۆمان قەنەعەتیان بەوە نییە کە تاوانی ئەنفال جینۆساید بێ هەتا ئێستا یاسایەکی تایبەتی ئەومان نییە کە لە پەرلەمانی کوردستان دەرچێت کە وەک وڵاتانی مەسەن ئەوەی کە لە ئەڵمانیا هەیە ئەوەی لە ئیسرائیل هەیە یان ئەوەی کە لە ئەرمینیا هەیە کە یاسایەکی تایبەت بە جینۆساید داڵێ ئەگەر بێت و تۆ ئەم تاوانە بە جینۆساید نەناسێنی بڵێم تاوانە بەم شێوە بکەی ئەمە سزاکەیەتی چی جای ئێمە بین لەسەر ئاستی دەرەوە قسە بکەین و ئەوەش ئاشکرایە ئەوانەی ئێمە کە ئەو بەداخەوە ئەو کەسانی کێمە کاچینە بەغا ئەوەندەی خەمی بەرژەوەندی تایبەتی خۆمان و لایەن و ڕنگمان لەوەیە هەبێت ئەوەنە بەرژەندی کەیسەکانمان نەبێت من ساڵی پار 2000 چوومە تا نووسنگەی پەرلەمانی عێراق لە شاری سلێمانی سەردارمان کردوون یاداشتمان داوە پێێنەوە چەندین یاداشی ترمان بە شوێنەکانی تر داوە پەیوەندیمان کردووە هەتا ئەم دەقەیەش کە لەگەڵ جەناب تا قساکەمەوە ساڵێکی تر چوو بە سەرەوە هیچ وڵامێکی نەبوو ئەوان بە ئێماڵێن بەسەر چاو ئەوە حەقی خۆتانەوە دەقەمە ئەوە یاسایەکانە یعنی من تێناگەم لە ڕووی یاساییەوە لە ڕووی هەموو عملیۆکردارەکان کە کراوە هیچ جیاوازیەک نییە لە نێوان تاوانی ئەنفال و هۆلۆکۆستدا بەما قەناخانە مەرحەلە ڕۆیشتووە بە قەناعەتی من بەرپرسانی کورد حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر دۆسەی ئەنفال بکردایە زۆر باشتر وەک لەسەر ئەو دۆسەی مەسەم چی تۆ لەسەر قەزەی دۆسەی نەودیاخ و لەسەر چەندین دۆسەی تر کار بکە ئێستا قۆناغی کورد لە دروستبوونی دەوڵەتی کوردیشە لە قۆناغێکی ترابوو باشە حکوومەتی هەرێم ئەگەر خاڵێکی تریش بەڕاستی ئێمە نەتەوەیەکین جینۆساید کراوین لەسەر خاک و ئاو و نیشتیمانی خۆمان کە چیە بینین لە بەغا زۆر بە شەرمنانە قسە ئاکرێت یعنی تۆ لە پەرلەمانە زۆر بە شەرمنانە قسە ئاکرێت تۆ ببینە بزانە جوولەکەیەک لە هەموو ئەوروپایە چۆن تەسەڕوفەکە چۆن خەڵک وڵاتانی ئەوروپی ڕێزیان لێگرن بۆ ئەڵێ ئەم کەسە جینۆساید کراوە یان ئەوە ئەرمینیا ئێستا قۆناغێکی باشی بڕیوە بەداخەوە ئێمە یعنی سیرەکەی تاوانی جینۆسایدی ئەنفالمان واوا بچوو کرێتەوە هەڵبواتناتە لە قەزایەکی چەمچەماڵ کۆمان کرێتەوە یاخود بڕمانە لە گەرمیان لە کەلارەکەوە بچووکمان کرێتەوە ئەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژێکی تایبەت دابنی ئەم ڕۆژە کە وەک 4 بەڕستمی بناسرێنرێتەوە لە هەموو لەسەر ئاستی کوردستانە ئیشی لەسەر بکرێت ئەبینین مەسەن ئێستا لە زانکۆی چەرموو دوانەیەک دانرا وەزارەتی خوێندنی باڵا ڕێگای پێدراوە کەوانەی جینۆساید خوێنرێ باسی ئەو تاوانەی جینۆساید دەکرا بەرامبەر بە مێژووی کورد کراوە لە زانکۆی هەڵەبجە و لە زانکۆی سۆران بەس ئەمە جێشتانە جێگای تمۆحانیە ئەکرێ کاری باشتر پلانی باشتر کرێ چونکی ناکرێت دوای ئەوەنە 32 ساڵ گەشتانە ئازان ئێمە لە چاوەڕانیدا بن بەداخەوە ینی گۆڕە بە کۆمەڵەکان ئەوە بینیمان چۆن هەڵدرانەوە کەم تەرخەمیەکی زۆری تیا بوو لە هەڵدانەی گۆڕە بە کۆمەڵەکان
و هەتا ئێستا ینی ئەو هەموو گۆڕە هاتۆتەوە یەک پشکنێنی فحسی DNA نەکراوە. من حەزەکەم بینەرانی و کەسوکاری قوربانیان و شەهیدان ئەنفالکراوان لەوە دڵنیا بکەمەوە. بەڕێزان پشکنینی DNA جیاوازە لەوەی کە سامپڵی لێوەرەگرێ بۆ DNA. باشە ئەوانەی کە ئەو وەفاتانی کە هەڵگیراونەتەوە تا ئێستا کە بەو هەموو کۆم کورتەوەی کە هەڵگیراوە 171 ڕەفاتە تەنها سامپڵیان لێوەرگیراوە بۆ پشکنینی DNA نەک فحسی DNA. پێویستە کە عنی کەسوکاری شەهیدان و ئەنفالکراون وەزارەتی شەهیدان بە تایبەتی لە ئێستا لەمڕۆ دەست بە بەرنامەیەک کە بە پلانێک بکات چونکی خۆمان زانین دوولایەنە هەمە بێت لە قوربانیان لە خانەوادەی ئەنفالکراوان پشکنین وەربگیرێت بۆ قوربانیان واروا لەگەڵ ئەو وەفاتانی کە دۆزراونەتەوە لە خواروی عێراق و لە گۆڕە بە کۆمەڵەکانەوە خاڵێکی تریش چیتر کەسوکاری قوربانیان و پێویست ناکات لە چاوەڕوانیا بن ینی پەلە بکرێت حکومەت پلانی هەبێت پەلە بکرێت لەوەی گۆڕەکانی تری هەڵدرێتەوە بە شێوەیەکی ئەکادمی و زانستی و مندا ئالێرەش لەم کەناڵە ئێوە داوارەوە کەم هەڵدانەی گۆڕە بە کۆمەڵەکان باقیچەکە بدرێتە کۆمپانە بیانەکان بە شێوەیەکی ئەکادمی زانستی لەبەرەوەی ئێمە ئەو گۆڕە بە کۆمەڵەیانە یەکێکە لە شاهیدەکان لە ئەدلەکان کە تۆ لە دادگا پێویستی پێبێ لە یاسا پێویستی پێبێ لەسەر بۆ بەجینۆ ناساندنی ئەم تاوانە بەیانی کە تۆ ئاچی دەوڵەتی کاڵی من ئەنفال کرامەوە گۆڕە بە کۆمەڵەکانمە ئەوان داوای پشکنینی لە ماوەی 32 ساڵی ڕابردوودا ببوورە کە قسەت پێ دەبڕم لە ماوەی 32 ساڵی ڕابردوودا حکوومەتەیەک لە دوایەکەکانی هەرێمی کوردستان نەیتوانیوە ئیشێکی جددی لەسەر ئەم بابەتە بکات و وەکو بەڕێزت باسی هۆلۆکۆست و کەیسی ئەرمەنەکانت کرد کە ئەوان تەنها لە ناوخودی وڵاتێکی خواندانە بەڵکو بردویانەتە چوارچێوەی دادگای لاهای وە مافێکی زۆریان وەرگرت و جوولەکەکان بەوەی هۆلۆکۆستەوە دەوڵەتیان ڕاگەیاند. بەڵام کەیسی ئەنفال لە هەرێمی کوردستان ئەمە لە بەرپرسانی هەرێمی کوردستان و ئەو نوێنەرانەی کە لێرەوە چوونەتە بەغدا لە ئەوان چاوەڕوان دەکرێت کە ئەم کەیسانە گەورە بکەن و مافە دەستوری و یاسایەکانی کوردی پێ بەدەست بێنن یاخود ئەوان لەو ئاستە نزمترن. من یەک شتێکت پێڵم لێ من لە ڕووی یاساییەوە چیمان پێویستە بڕیاری دادگامان پێویستە باشە ئێمە بڕیاری دادگای باڵای تاوانەکانی عێراقمان هەیە ئەم تاوانە تاوانێکی جینۆسایدە یعنی هیچ شەرمی ناوێ نازان بۆ کەیسی دووجێ لە هەمان دادگا بڕیارە دێ هەموو چێتە قۆناغی جێبەجێکردو سیستەم بەستەمە ڕوا لەبەرەوەی کەیسی دووجێل خاوەنی هەیە مانوێنەوانەیە کەیسی دووجێل خاوەنی هەبوو خۆیان کرد بە ساحێبی و ئەوەشی ئاشکرای عنی تۆ سەیریکە لەسەر کەیسی دووجێل ئەوان سەدام حوسێن لە سێدارادن چاوەڕێ ئەوە ناکەن کە سەدام حوسێن دادگایی بگرێت لەسەر کەیسی ئەنفال ئەمە ئەوە ئەگەیەنێ کە ئەم کەیسانێک پێشتر کە گەیشتۆتە بەنجام گەیشتۆ بەلەتکە خاوەنیە بووە ئابینین ئەم کەیسی ئێمە من ینی ڕازگۆیانە پێتەڵم ینی وەراچینە پەرلەمانی بەغا ئەوە نوێنەرەکانی پەرلەمانی بەغا گویان لە دەنگی ئێمەیە من 2 جار چوومەتە ئەنجومەنی نوێنەران یاداشتم پیاندا وتوان ئەمە ڕێکارەکە ئەمە یاسایەکە ئەمە کاری بەم شێوەی لەسەرەکرێت باوەڕێکی تا ئێستا هەر بە سەرچاو بۆ هیچ وڵامێکی نەبووە نازام هەستەکەن شەر نەکەن بەس ئەوەی جێگای دڵخۆشیە ئەوەی جێگای دڵخۆشیە لە پەیوەندیەکی بۆی چەند برادێکەوە داوا لەسەر کۆمار کراوە کە بێتە سەر خەت ئەوش ڕەزامەندی دەربڕیوە بۆ ئەم 170 وەفاتی کە ئێستا جیاکراوەتەوە لە بەغا پشکنینی DNA بۆ بکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز هەژار بەرزنجی پسپۆری یاسایی تاوانی نێودەوڵەتی سپاس بۆم